اسماعیل جان بەڵێ بڕۆ هەر ئێسا نان و چێشتێکی جوان تەرتی بکەیت تێگەشی ئەو میوانانەیەن بۆ ئێرە بەڵێ بەستە چاڵ کاکە بلێش بەرە لەگەڵ خۆتا بەڵێ حەمامێکی جوانی پێەکەیت و ئەو کاتە بیانەرە با لێرە بەستە چاڵ ئێمە شتێکی عیلەی خۆمانەیە دوو قسەیتیان ئەزانێکی ئاغا داوای لێبوور نەکەم با کاکە اسماعیل بڕۆ من یەک دوو پرسیار مێ لە جەنابەت داوای لێبوور نەکەم پرسیاری چی دێ وڵی ئاغا ژیانەوەی ڕاست تەماڵ ڕێز و حرمەتمان پرسیاران لێەکەم وتم هەرەوە خۆ بێ من بێ پرسیاریشی لێ بگەبزانە حەزەگا شووبکە بەشە تەماڵ داوای لێبوور ناوە پەیوەندی نێ بەمنەوە ئەوە عیلەی خۆتانە داوای لێبوور نەکەم وتم پرسیاریشی لێ بڕۆ باشە ئەو کێشەی تۆ نییە بڕۆ تۆ بڕۆ لەگەڵ اسماعیلا بڕۆ دووە فکری باوکشم وا بوو ڕێز و حرمەوە باوکم سوی بۆ تۆ باشە خۆ تۆ هێشتا نێنێ لەسەری مەڕۆ بڕۆ تۆ بڕۆ خۆم قسەی لەگەڵاکەم کچی خۆم کچە نازدارەکەم لەخوا بە زیابێ کەوتیتەوە قسە ئادەی بەس بڵێ بابە ساقۆ بووم باوکە گیان زۆرم الله خوایە گیان شکرم بە بەشێ خوایە زۆر سوپاس کچی من پێم بڵێ تۆ ئەتەوێ شوو بکەی بەچێ بەخوا من زۆر غەدرم لەو خوشکانەی تۆ کرد خوایە لێم ببووری خوایە دەی کچی من دەی بەساقە دەی قسە بکە وڵی باوکە حەزەکەم شوو بکەم بۆ کەسی کە منی چاکردەوانێ چێ مەقسە بلەیە شوەکەی بە بلە ئێ وەڵڵاهی کچم منیش ڕازیم منیش پێم خۆشە ئیتر لەمە و دووە ئەو عرف و عادەتەی باو باپیرانمان واز لێنم بە دڵی خۆت چێ و بەدڵە شووی پێ بکە زۆر سپاس باوکە گیان ئێدە بۆ بانگی ناکەی ئێستا بابێت ئیدە باشە سمایل هەرمە لەکوێ ئەم کابرایە بەڵێ لێگەڕێ بلە بێ بۆ ئێرە مەی بە بۆ حەمام بێنە باش ئاغا جان سەڵام ئاغا جان خێر بوومانە کردم کچەکەی منەوێ شوو بکا بە تۆ ئەڵەی چی جا نۆرەی ئەمە کچەکەم چابەوە نۆرەی ئەمە نوتقی لێ بڕە بلە گیان بلا جان ڕحمە بوو برا ئاغا جان شتێکە وەستم لەگەڵ ڕێز و حرمەتمە ئەو پرسیارەشەکە وتم ئەگەر حەزەکەم لە دەمی خۆیەوە هات دەمی کچان تۆزە خۆشترە با خۆی بیرێ ئەجا قچێکە الحکم لله ئێستا پرسیاری لێەکەی کچی خۆم ئەتەوێ شوو بکەی بە بلە بەڵێ باوکە وای لەو خۆش داوای لێبوور نەکەم ئەزانین چی ئاغا ژیانجە وەڵای لەوە خۆشتر ئەزانین چی عیلێکی فاشیلی وەکو ئێمە خۆ ئاگەری نەمانەژێتە کتێبی جنسێ و خانەوادەیەک و دەوڵەمەندێکی وەکو ئێوە جا وەڵای لەوە خۆشە وەڵای مەمنونیشم بڕۆ هەسە بچۆ خۆ بشۆدەی گەرماوێکی باش بکە و ئیسراحەت کە بڕۆ وتم ئەگەر بکرێەوە اسماعیلە دوورخیتۆ لە حەما بە قورعان خۆ بیانە جاماوکە بەخۆیان تۆ بڕۆ خەمە نەبێ بڕۆ یاخوا بە خێر بێت خێر و بەرەکەتان هێناوە قوربانم دەستێ ماچەکەم طبعا ئاغا ئێمە زۆر داوای لێبوردنەکەین ئەو سوء تەفاهمە دروست بوو بەکرد خەجاڵەت بێت عوسمان جان درۆ ئیتر ئاوە مشکلی بەدواوەیە گوێی مێرێ عوسمان جان من ئێوەم بەخشیوە من زۆر مەمنون و سوپاسی ئەو کوڕە دەکەم کە ئەو کچەمی چاکردەوە بلە؟ بەڵێ یعنی چی چاچی کردەوە بۆ نەخۆش بوو؟ عوسمان جان ئەم کچەی من سێدانە مانگە نوتقی نییە قسە ناکە نەمەزانی چی لە دڵیایەتی ئێ وەڵڵاهی کاکە بلە وای لێ کرد هەر بە نازام چۆن وای لێ کرد کەوتە قسە باوکە بلە بۆ بە حەکیم چێ باوکە واسرمی وڵای بەس دای تۆ قیمەتم نییە یعنی بڵێ کوڕم ئەوی چاکردەوە ئەرە وەڵڵاهی دەی بە حیسێتم بە چای خۆم ببینم بڕوان ناکەم باوکە بۆ ڕۆناگەی حەزەکەی سەر لە خۆی پرسە ئەدی قسێ بکە ئەرە وەڵا عشقی بلە وای لێ کردم یەکسەر قسە بکەمەوە ئەرە وەڵا بلە وەشانی عوسمان جان با پێ بڵێم مژدەیەکی خۆشێ بەمێ بەم بۆنەیەوە ژنێکم دۆزیوەتەوە دەی بە ناموسم بۆ منە تۆی چی عوسمان ئەی کورە بابە ئەوە بۆ بلێ ئەو گوڵەی خۆمی پێشکەشەکەم هەیلە بلە ئەی چۆن کچەکەمی چاکردوتەوە کوڕە بابە لە خۆتۆ چۆن کچێت نابێ من ڕازی بم وەڵام من ڕازی نیم یعنی چی تۆ ڕازی نیست بە حەقی لا إله إلا الله ئەو بەکرە نییە ئەی کوشم خوا عوسمان ڕازی بە با تووشی بەڵای باشە الحكم لله ئەوە ڕازی بووم قیر و سیە باوکە ئەی نەمون عیلێ عوسمانەشە دە کتێبی جنسەوە
تێگە ئەوە لە پێش باوک مۆژنمێنە ئەی تۆ نەوە بێ زۆر دایمە قەمانە پێ لۆریەکەوی دێوایتر سلام علیکم عليك السلام کاکەستی قربانە بم داتە پێیان باشە شکر خۆ سەلامەت بێ عزیزم ئەجا خۆتان نەزانم من چوومەتە پرۆسی هاوسەرگیریەوە ماشاءالله پیرۆزە داوای لێ بردنەوە تەزە شەرمیشەکەم نا اینجا ئەوەی ڕاستی بێ ئەمێ هەندێک شتێ ڕایۆشتان پێ بکەم على خزمەتك خۆ تەبیعیە ئەو خێنە سەر سەرمان جا ئەتوانم نازانم لە کامتانەوە دەست پێ بکەم بە حکومی هەستی لە من گەورەتر باکات لەوە دەست پێ بکەم کەواتە باشتە پیاوەکان لە تۆ دەست پێ بکەم بەڵێ هەستی ژیان خۆتە زانی تۆ پیاوی ماشەڵڵا پیاویشیە وتم زانم تەعاملکردن لەگەڵ ئافرەتە ئاجاری و عاجزبوونیەکە ئاجاری ئەچتە دەرەوە چۆن پێی ئەڵێ ئەچمە دەرەوە پێیتەوە درەن چۆن خۆڕزگارێکی لە تووڕەبوونی ژن ئەکەرم پێوەڵی یەکەم شت لە بواری هاوسەرگیریە هاوسەرگیری. بام بۆتان باسە زۆر مویمە ڕێزی خێزانەکەت بدە داناژیرێ ڕێز بەڵێ بڵێ ڕێز زۆر مویمە ڕێز. بینوساوە ڕێز دووەم شت بۆ نمونەکە شتێکی ئەوت بەدڵنیان شتێکە هەڵمە چۆزوو نانە هەڵناچم نابێ هەڵچی بەتەچی جوان دووەم شت وەکو خۆتت بۆ نمونە درەنگ دیتەوە لەگە مناڵ نابڕاست مناڵان گەڕک ناوێت گەورە تەواو مناڵ نامێنێ عیبە پیاوە بۆ نمونەگە برادران لە دەرەوەی شتێکەوەوانە هاتیتەوە سێرەکەی خێزانت تووڕابێ لالوودە لالوتە ئافرم لالوتەوە باشترە زان لالوتە نابێ هەڵچی باشە وە جارێکی شتێکی تریش بۆ نمونە لەوە گرنگترە زانی چییە بۆ نمونە حکمی و کچە ئاغایە و ئەوە زۆر مویمە تۆ سەرێکی جاروایە نەخۆشە شتێکێتی قاپەشووی طبیعیە قاپەشووی نانێنی جاروایە یەک دقە بە یارمەتی ماوە ئەزانین چی هەستی جان لەگەر ڕێز و حرمەت بە تۆزە ئەو شتانەوە لە کەسایەتی و شخصیەتی من دوورە تۆزە ئەگەر بکری ئەوە تەرکەی مەمنون نەبم کوڕەکە بەدەست من نانە بەدەست شتێکی تر هەیە ئەوە بەیانی دوو بەیانی مناڵتانە بێ خێزانت نەخۆشە ئەبێ بڕی تۆ پاکیکەیتەوە ناخدە هەستی جان بە کۆڵ سمێڵەوانی ئەخ معقول نییە مدانچم من ناکرێت من دوو قاچی مناڵەوە بەرزکەم و دایبی گۆڕمەوە کاکە یەک دقە تۆ تەرک واز بمە وەخوا بەس یەکەم و دوومە باشوو ئەجا سەر تۆ خەتای تۆ ئافرەتی لە ئافرەتیەکی هەندێک جارێ بزانم ئافرەت بە چ شتێکی پیا و زعاجە بێ بە چ شتێکی پیا و تووڕابێ بۆ منە چ وشێ بەکار بێنم هەتا ئەو دڵخۆش بێت هەتا وشی جوان بەکاربێنی نمەخان واتە براژنمان ڕێز لێگرێ احترام لێگرێ و گەورە ئەبی لە بەرچاوە یەکەم شت بلە هەتا ئەتوانی وشی جوان بەکاربێن وەکو بۆ نمونە مەڵێ نمە بڵێ نمە گیان نمە ژیان بڵێ بڵاکەم دڵاکەم هەناسەکەم تۆزێ بتوێرەوە وەکومۆ بەڵێ بڵێ بڵێ عرف حفلی وەچی کۆتایەکان یاڵێتەوە ناخد تۆزە دڵم خۆشە لێ مەگرە دەگەم تا کوشکات سڵێمە جا چیەکەی بۆ نمونە ئێستا ئەو کە نەخۆش نابێت ئەهاوەکو کاک تۆ نەخۆشەکەی بەڵێ خوانە نانە ئەو نەخۆشەوێ من لەوە نازام من لە وشتی ژنان نازام ڕێزی لێ ئەگری بەڵێ بلا بۆ سەگەم پێم ڕابێری داخدنا مەسەلە ڕابوارد نییە بەخۆ بەس دیمە شاگەشکە بوو شتی دڵم سەڵەیە بلەیان ئەو جیبۆ تۆشوە خواردنە بۆ حازەکە ماڵە بۆ پاکە کاتەوە کاتێ ئەویش ئەڕواتە دەرەوە تو بەمانە دڵخۆشیکە کە هاتۆ خواردنێکی بۆ حازرکە ماڵەکە پاکەرەوە وەکو ماڵی خۆمانە بلە گۆرەوی لە شوێنە بۆجی لە شوێنە بێ جارو عوسمان گۆری فڕێەوە بەخوا بۆ نەکەی تا سێ ڕۆژ لە لووت ما بووە ئەها باوکم چۆنە ئێمە پێ ئیسعاتمین لە کاتە تو نادوابی بۆش نانە بە تەشید بە دڵنیاییە جاوتم ئەگەر بکرێ بزانم لە ڕووی هینەوانێ ها جاریوە جلوبەرجێ لە بەرەکە یعنی طبیعی بێ بەلامەوە چ شتێک پێی ناشینە بڵێ ئەم شتە ناشرینە لە بەری پێی ماڵێ بڵێ ئەوە جوان نییە بڕۆ جوانتر ئەگەر بۆ نمونە نیمچەهین بوو ئەمە شتێکی پێڵێن پێڵەن نیمچە ڕوت و نازم ئاجدێ عیبێوە نیە جوان ئەوە لە بەرمەکە ڕوود نییە بڵێ ئەم جلە بۆ ئەو شوێنە ڕجاو نییە بیگۆ باش ئەی ڕەحمەت لەو دایک و باوکە وەڵی پێکەینەتان لە چییە بووکیتر نەسیحەتی کاکمانەکەی بۆ من بۆ خۆتان بێعاقڵ کردووە کورە چۆنە هێنم پێش من ژن بێنێت یعنی تۆ نایڵی من ژنەکە بێنم ژنێکی باوکە یەک دەقە بەرمەتی وەزانێکی باوکە لەگەر ڕێز و حرمەتمان یەک شتێ با پێ بڵێم خۆ من بۆ ژنیش بۆ تۆ دۆستم و خەفەت نەخۆی
خەفەت نەخۆی بڵێ چەند ساڵە بە دوای ژنە ئەگەر وەخە تاسە تاچێکم دەست نەکەوتووە خوا ئاگای لێ باوکە وعدی شەرە بێ خۆزایسم بە زاوای ئاغا دڵ من وەزم باشە کاکە قی رووسیا ئەوە سینی پاقلا و شەکراوگەش لەسەر وەرە کەرەکەر ئەوەی ژۆم لێ بۆی جۆرەکەی باوکم بۆ نییە جۆرەکەم پۆ وڵی نا باوکە جۆرەکەمە بەسمەوە بوتم گۆریەکە نایی علامەتەکەی جۆرەکەیە بەس وڵی باوکە ماخونی جارێک گۆری و فڕێوەڵە بۆنم کردەوە هەتا سێدان ڕۆژ خۆم کرۆ ماڵەکانی تراونی جێژماکان بەخۆم نەبووە ئەوەیە بۆنم باش نەبێنم نەجاتمانە بێ لە بۆنی گۆری و لە بێ خواردنی و ئەنجەیەک داقە یەکشی تریش باوکەژی ئازامەوە دەردی دڵی خۆتەواگەی وعدی بێ خۆمژنە بۆ دۆزمانێ کاکە قیر و ساتە دەستی ئەمانیش سینە پاقلاگۆ لەسەر تا باسا چان مردۆمرێ ئەو بە هەموو عقلێک تۆ نیازەیە پێش منشن بێنی ئەو خەونێکە بەخوا قەت نایەتە دی چانە بازی نایڵم نایە ئەگەر هێشتم عوسمان نەبم ئێمە پشتێگرین پشتێگەم چییە پشتانەشێنم من خۆمش نێنم تێگەشتن ئەمرکان نامێنێ یعنی باوکەسە ژن بۆ من نێنی بە چاوی خۆ نایبینی پێش من بیهێن دڵنیای لۆ قسەیە ئەکید بە. ئای مادەم وای لێ بوو قورعانێ سەحای و ناموستە بمەگەڕەکە خاڵە ئاسیا پورە بەکرد پورە لێش پورە خەڵکی لا فریام کەون وەرە بابە خەڵک تێمە بۆ قوامە بێنم نازانم کورتانی فڕێاڵە ژنێنم چی لێرم بیێن پێ بابیێنە کاکە ئەیمان بکرد بابیێنە کاکە و گەنجە پورە بابە ئەوە بەس دەبە خاتی ئەمە بەرێ کاکە جارێ مشتنی دنیامان هەیە کورە عیب بە کاکە حەیامانەشە تۆ وعدە بۆ ئاغایەوە کاکە ئەزانی چۆن پێش من ژن بێنێ مەگە ئەو عەرز و ئاسمان لە یەک بە ئاوە شڵم یەک دەقەتی سانە بەسمەکە شڵم ئەها شڵم شڵب کورە عیب ڕۆڵە داوە شێ عوسمان ئەمە تۆ سەقافەتەکە دەوتە دوێمانە شڵب تۆ هیچ شڵپی یەخۆ من شڵپم نەوت و ئەمانە ئێڵن کاکە کاتە تۆ شانی بۆ والیە وەرە بابە جارێ هێشتا بەکەن مشتی لەمان هەیە مسیقە بە ئێوە نییە دەتوانێت جارێت جەمال بەراز ببینم خۆم والله ئێوە زۆر سەیرن زۆر چاکە قەچیەکە قەینا باوکە وڵای خۆم ڕۆژی مەلای جەمال بەراز بەڵام نازانم ژماڵی ئەو بین ئێستا تۆ بەدەمە چێری وەرە ئاغاش درۆکە ئەگەر قەنەهاری گرتووە پێشتر پێوتی ئەوە شێ ئەوە وەرە بابە من ئەبێ لە پێش جارێ جەمال بەراز خۆم بیبینم ئەوە ئارە وەڵڵا یعنی بڕۆین منیش حازمەگەڵی خۆمانە چین وەڵا با بچین دەفەر بوو چی و کێچەر پیاوەکان پیاوە چیەوە لە ماڵە بن تا تەلەفۆنتان بەس توای باوکە لەگە ڕێز ڕحمەدە و خۆی خاڵە بە لێمان تێکمێ دووری پیامەکە دەستی پێش چەنەبا ئەوە دەسم دوورە گینە ما بۆ ناوی دەمەتا بڕۆین بڕۆن عوسمان من ئێوە شڵ بنەکەن تاینەوە با کورە عیبە دەبڕۆ هەستە پێشم کە هەستا ئەمرن نەمێ